لەوحی مەحفوظ چییە؟ ناونراوە دایکی کتێبەکان. ئایا لەوحی مەحفوظ لەکوێیە؟ لەوحی مەحفوظ دروستکراوێکی خودایە وەکو دروستکراوەکانی تری. زۆرێ لە زانایان شوێنی لەوحی مەحفوظیان دیاری کردووە، بەڵام تەنها ئەوەندە بە دروستی هاتووە کە لەوحی مەحفوظ لە لای خودای گەورە خۆیەتی. گرنگ ئەوە نییە لەوحی مەحفوظ چییە و لەکوێیە، بەڵکو ئەوە گرنگە بزانین لەوحی مەحفوظ چی تێدایە. ئەو کتابەیە هەرچی بووە و هەرچی ئەبێت لە قەزا و قەدەری خوددا لەناو ئەو کتێبەدا نووسراوە. کاتێک تەنها خوددا بوونی هەبوو، هیچ شتێکی تر بوونی نەبوو. خوددا یەکەم شتێ دروستی کرد پێنووس بوو، بە دوایدا لەوحی مەحفوظیشی هێنایە بوون و فەرمانی بە پێنووس کرد و پێی فەرموو بنووسە، هەرچی ڕوئەدات لە مەودووە هەمووی بنووسە. دوای 50,000 ساڵ لە دروستکردنی پێنووس و لەوحی مەحفوظ، اینجا خودای گەورە زەوی و ئاسمانەکانیشی دروست کرد لە ماوەی تەنها 7 ڕۆژدا. ناوی لێنراوە لەوحی مەحفوظ چونکە پارێزراوە لە دەستی هەموو دروستکراوەکان، هەر لە مەلائیکە و جین و مرۆڤەکانیش. بۆیە ناوی لێنراوە مەحفوظ چونکە پارێزراوە و هەرگیز کەس ناتوانێ هیچ شتێکی لێ بگۆڕێ یاخود دەستکاری بکات. لەوحی مەحفوظ پارێزراوە، چۆن بووە هەروە ئەبێ. خودای گەورە خۆیشی هیچ شتێکی لێکەم و زیاد ناکات. لە لەوحی مەحفوظدا هەرچی ڕوئەدات لەم گەردونە لەوێدا نووسراوە. قورئانی پیرۆز بە نووسراوی لە لەوحی مەحفوظدا نووسراوەتەوە و بوونی هەیە. لەوحی مەحفوظ بە ناوی خۆی تەنها یەک جار لە قورئانی پیرۆزدا هاتووە کە کۆتایی سوورەتی بروجە. لەوحی مەحفوظ لە قورئاندا بە 5 ناوی تر هاتووە بێجگا لە لەوح المەحفوظ. یەکەم الکتاب، دووەم الکتاب المبین، سێیەم الئیمام المبین، چوارەم الکتاب، پێنجەم الکتاب المەستوور.